طریقەکانی چارەسەرکردنی قەڵەوی چییە؟ خۆشەویستان بە هەمووان ڕادەگەێنین لە میهرەبانی کۆتا طریقی بەکاردێنین لە بۆ چارەسەرکردنی قەڵەوی. ئەمە یەکەم طریقە نینە. طریقەکانی پێش میهرەبانی چییە؟ یەکەم شت ئەو کەسێ پێی دەرێن نەمەتی حیاتت بگۆڕە، واتە خواردنی کاربۆهیدرات کەمکەوە، خواردنی کاربۆهیدرات کە پێکاتێ لە گەنم کە دەرین گەنم یعنی سەمون، کێک، نان، ساوار، کفتە، ئەوانە هەموو گەنمە. گەنم، شەکر کە دەرین شەکر یعنی مۆتا یعنی شەربەتە غازیەکان یعنی شەکری ناوچای ئەوانە هەمووی شەکرە. دوایە کە برنج، ئەنواع برنج یعنی کە دەرێن برنج یعنی بریانی یعنی هەر شتێک کە بە برنجی دروست دەکرێت یعنی جوپا یعنی توچما ئەوانە هەمووی برنجە. گەنم، شەکر، برنج. دوای میوە کە دەرێن میوە یعنی هەموو جۆرە میوە، چونکە میوە فرکتۆز تێدا. ئەوانەی کەوا دەزان بە حامزی ضعیف دەبن غەڵەتیان فیر کردووە، چونکە حامز فرکتۆزی زۆری تێدایە، تەنها مەعدەی خۆتی پێ تێک دەدەی. گەنم، شەکر، برنج، میوە، بەتاتە تاقی زۆر تێدا و گولە بە ڕۆژە. لۆیەکە دەرێن دوورکەوە لەو شەشتەی خواردن. دوایەکە هەوڵدا وزەی سەرفکە. بە چ سەرف دەکەی؟ بە ڕۆیشتن. چاکترین، باشترین، بێمەسرفترین ڕیاضە لە بۆ قەڵەو خۆشەویستەکان ڕۆیشتنی بە پێیانە. کە لە چی لە پێکە؟ بە پێیان بڕۆ، ڕۆژانە 2 سەعات بڕۆ. دوایەکە خەوت ڕێک بێخە، شەوان بنو بە ڕۆژ بە خەبەر وەرە، ڕۆژی 8 سەعات زیاتر منو، چونکە زۆر نووسنیش دەبیتە هۆی قەڵەوی. لۆیەکە ئەوە پێدەرێن نەمەتی حیات. نەمەتی حیات شتێکی فیسیۆلۆجیە دەتوانی خۆت بپارێزی لە قەڵەوی. ئەگەر بەوەی نەتوانی دێ سەر خواردنی کوردەواری، هەندێک شتی کوردەواری وەکو جەنجەبیل، دارچین، زەردەچوو، ئەوان ئیستیفادەی لێ دەکەین. خەتۆی سێمینیان دەرمانە، کەپسول و دەرزیمان هەیە کە ئەوەش ئیشی دکتۆری خۆراک و دکتۆری باڵتنیە، ئەمە تەدەخولی ناکەین. دێنێ خاڵی چارەم کە خاڵی چارەم لە میهرەبانی دەکرێتن بە 2 شێواز قەڵەو خۆشەویستەکان چارەسەر دەکەین. طریقەتیان بەبێ عملیاتە، طریقەتیان بە عملیاتە. ئەوانەی بەبێ عملیاتە دوو پێی دەرێن باڵۆن. 2 جۆرە باڵۆنمان هەیە، باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایی. کە دێنە سەر عملیات 2 جۆر عملیات هەیە، مەعیدە بڕین و ڕێڕەگۆڕینمان هەیە کەوا هەمویان کاتینە لە ژیان، بەخۆشمان کاتینە لە ژیان خۆشەویستان، بەخۆشمان فترێک لەو ژیانە دەبین دەڕۆین، بەڵام هەمویان کاتی تقریبەن دیاری کراوە. باڵۆنی زیرەک لە بۆ 3 مانجیە، باڵۆنی ئاسایی لە 6 مانجیە، مەعیدە بڕین لە بۆ ساڵێکە، ڕێڕەگۆڕین لە بۆ 5 ساڵیە. یارمەتی دەدا دەکۆر قەڵەویت دەکاتەوە، بەڵام دەبی لە هەمیان مهمتر دەبی کەسەکە ئیرادەی هەبیتن و ئیرادەی بەهێز بیتن و بڕیار بدا، بڕیارەکە لە لای خودی خۆی بی کە دەی خۆی بپارێزی لە قەڵەوی. میهرەبانی، دڵسۆزی و